کە سوکاری بێسەر و شوێنبوانی دەریای ئیجەن هاتوونەتە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوای بە هاناوەچوونی حکوومەت دەکەن بۆ سۆراخی بێسەر و شوێنبووەکانیان. ئەوە بکو کوڕنم ئەوە تەقریبێ مانگەک و نازام 4-5 ڕۆژە شوێن بزرن سوێن سۆراخیان نییە بە زیندووبی بە مردووبی ئەو حکوومەتی هەرێمی کوردستان ئیدێرەوە هەموو ئەگا ئەشتەکمان بۆ بکەن بە مردووبی بە زیندووبی لە بۆن بێننەوە هەتا کەنجین ئەو داکە زگی ڕەدار و بەردانێخن والله شەون نەماوە ڕۆژن نەماوە والله لە ژوورێ نایەمە دێرە بەخوای دڵم بامیژ ڕووناکایە نەبینمە چی کوڕی ئەی هاوار تا کەنجین 37 ڕۆژە لە عەزابان داکیشم لە پێناو ئەو خوشکەم زەڵدەلی دامرد بەس هیوادارم بەمان و بەنەمان هەواڵێکمان پێ بگە. خوشکێک بوو دوو مناڵەکەیەتی شەوی 20 لە 21 لە یەختەکەی وێنانە نقومون بێسەر و شوێنن داوا لە هەرچێ سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین هەواڵێکمان بداتێ هەرگە جەنازەکانیشمان بگەڕێنەوە هەر مامنونیانی. کە سوکاری بێسەر و شوێنبووان زیاتر لە سەعاتێک ڕێگەی 6 مەتری بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان داخست با مەبەستی بەدەنگەوە هاتنی حکوومەت هێرێم بۆ داواکاریەکانیان. ئێمە تەکلیف کراوین و لە خزمەت جەنابتان داین پێمان خۆشە ئێستا بەڕێستان نوێنەری خۆتان دیاری بکەن فەرموو بە لە ژوورەوە دادەنیشین و ئەوەی کە پێویستە ئیشاڵڵا کاکە من لەگەڵتان دادەنیشم و پەیامەکەتان دەگات. فەرمووجان ئێمە یاداشێکمانێ دەمانوێت حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات چارەنووسی ئەو بێسەر و شوێنانە بدۆزێتەوە مانگێک و 6 ڕۆژە هەتا ئێستا تەرمەکان دۆزراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەری خۆی نەناردووە. لە ڕۆژی 21 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو یەختێک کە 7 کۆچبەری هەڵگرت بوو لە سنووری یۆرنان لە دەریای ئیجا پەچی کەوت لەم ژمارەیە 13 کۆچبەر ڕزگاریان بوو کە 7یان کورد بوون لەو 57 کەسەی بێسەر و شوێنن زیاتر لە 30 کۆچبەریان کووردە و تا ئێستاش چارەنووسیان نادیارە کە سوکارەکانیشیان داوای بەهانەوە هاتن دەکەن بۆ چارەنووسی ڕۆڵەکانیان. هەڵگورد ئەحمەد کورد سات نیوز هەولێر.